وەرەم لاگەلی کوردستان. حازرنار لێرە لەم ناوەندەی کە منی تێدام 3833 دەنگی تێدایە ئەمەی کە دەیبین دیمەنەکانەمە لاور شێخ جەنگیە ئێستا سەردانی ئەم بنکەی کردووە بۆ ئەوەی لێرە دەنگ بدات. دیارە هەر پێشتریش لێرە دەنگی داوە و ئەم هەڵبژاردنە باڵبژاردنێکی گرنگ لە قەڵەم دەدرێت. ئێستا وەک دەیبینن واژووی کرد بۆ ئەوەی فۆرمی دەنگدانەکە وەربگرێت و دەنگ بدات. لە پارێزگای سلێمانی 1,334,760 کەس مافی دەنگدانیان هەیە و بۆ مەبەستەش 476 بنکەی دەنگدان کراوەتەوە بەڕووی ئەوەی کە دیمەنەکان دەیبینن لاور شێخ جەنگی دەنگ دەدات. لەم ناوەندەی کە منی تێدام 3833 کەس دەنگەدات و حەو وێزگە کراوەتەوە بۆ هاوڵاتیان. ئەمە دیمەنی ڕاستەوخۆی لاور شێخ جەنگیە. لاور شێخ جەنگی دەنگیدا بەڵێ ئەوەی کە بینیتان دەنگدانی لاور شێخ جەنگی بوو لە قوتابخانەی مەشق